بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە هەروەها سوپاسی بەڕێزان لە هەولێر دەکەم و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم هیوادارین بەڕێز نەسیروان بارزانانی تەندروستی باش بێت لە ڕاستیدا گوێمان لە بەڕێزان گرت بە تایبەتی دواتر ئاەت علاوی کاتێکە دۆخی عراقیشی کردەوە دۆخی هەرێمی و دۆخی نێودوڵەتی کردەوە پەنجەی لەسەر خاڵە زۆر گرنگەکاندانا داعش برای بەڕێزم داعش لە عراق سەری هەڵنەدا عراق دوای گۆڕانکاری یاخود لە ناوچوونی ڕژێمی دیکتاتۆری بەهۆی فاکتەری جۆرە و جۆرەوە وای کرد کە هەزری تند ئاژۆیی لە ڕێگەی دەرەوە هاتە ناو عێراق و دۆخی ناوخۆ کاتێکە زەمینەیەکی خۆش کرد بۆ ئەوەی کە عێراقیەکان بەشدار بن لەم هەزری تند ئاژۆیەوە بەڵێ لە سەردەمی ڕژێمی ڕابردوودا هەزری تند ئاژۆیی هەبوو هەموو عێراقیەکان دەزانن کە ئەوان چۆن بە پشت بەستن بە هەزری تند ئاژۆیەوە مامەڵەیان لەگەڵ عێراق دەکرد لەگە عێراقیەکان دەکرد بە تایبەتی لە ڕووی ئەمنیەوەدا پلۆسەنەری زۆریان ئەنجامدا بەڵام دوای ڕوخانی ڕژێم ئەم دەرفەتە کراوە بوو ڕووداوە یەک لە دوایەکەکانی دوای ڕوخانی ڕژێم وای کرد کە ناسنامەی لاوەکی سەر هەڵ بدات و کاری دوور لە بنچینەی یاخود بنەمای نیشتمانی هەبێت و زمینەیە سازێکی زۆر گەورە ئەنجامدرا کە وای کرد کە فکری دواژۆیی سەر هەڵ بدات قاعیدە سەری هەڵدا دواتر بە دۆخی جیاواز تێپەڕی پاشان لەگەڵ داعش لێکیاندا و دواتر لە سووریا بەڕاستی گەشەیەکی زۆری کرد گەمارۆیەکان لە 2010 تاوەکو گەیشتە 2009 کێشەی زۆر گەورە هەبوو دۆخەکە ئەوەی لە سووریا سەری هەڵدا لە ڕێگەی دەوڵەتی ئیسلامی کاتێکە هات ئیدی داعش سەری هەڵدا و بەم شێوەیە بەهێز بوو من پێم وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ کێشەی تایبەتی خۆی هەیە چونکە لە هەمان کاتدا سەرچاوەی هانی هەموو جیهانە و سەرنجی هەموو ناوسەی جیهانە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرچاوی هەموو کێشەکانە بە تایبەتی دوای ئەوەی کاتێک کە رووسیا هاتە ناو سووریا و دواتر کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیدارەیەکی نوێی دروست کرد و پاشان کە بەهاری عەرەبی سەری هەڵدا و چەندین حکوومەت کۆتاییان پێ هات لیبیا ناتوانێن ئێستا بە مانای وشە بڵێن ئەمە دەوڵەتێکە ناتوانین بەم شێوەیە مامەڵی لێ بکرێت هەروەها ناکرێت بە شێوەیەک لە شێوەکان بڵێن سووریاش لە هەمان کاتێکدا دۆخێکی ئاسایی هەیە لە خوێر دۆخێکی زۆر خراپدان یەمەن بە هەمان شێوە بەهۆی تێکسوونی دۆخی ئاساییش و سۆماڵیش بە هەمان شێوە و چەندین پرۆسە بە کۆتایی هێنانی وڵاتە نیشتمانیەکان و جێگرێوایان سەری هەڵدا بە وڵاتی پشێوی ئەگەر بێت و باس لە دۆخی عێراق بکەین بەهۆی خراپی ئیدارەدانی دەوڵەت و پشکێنەی تایفەگەری هەندێک هۆکار لە لیبیا و هەندێک هۆکار لە سووریا و یەمەن و لە وڵاتانی دیکەشدا بگەڕێن سیر دەکەین ئەمە وەکو نەخۆشیەک وایە تەشەنەی کردووە و بیرۆکەیەکە بۆ دابشکردن بۆ لاوازکردن بۆ پارچەکردن و زمینە سازیەکی زۆر گەورەی دروست کردووە بۆ ئەوەی کە بتوانرێت پارچەی دروست بکات ئیدی لە عێراقیش هزرە تونداژۆیەکان سەری هەڵدا لە مسر سەری هەڵدا لە سووریا سەری هەڵدا و مەزهەبێکی نوێ سەری هەڵدا بیرۆکیەکی نوێ سەری هەڵدا بۆ ئەوی کە دژاتی وڵاتان بکات برای بەڕێزم من لەوانەیە جیاواز سەر هەڵبدات هەندێک شتی دیکە هەیە من جیاوازم لەگەڵ ئەوان کە باسییان لێکراوە عێراق لە ڕووی پەیوەندیەکان پەیوەندی ناوخۆیەکان بە تایبەتی پەیوەندیەکان نێوان هەرێم و هەولێر پەیوەندەکان نێوان ناوەند و هەولێر ڕاستە هەڵسوون و داکشانی بەخۆی داهاتەوە من پێم وایە ئەمە کارێکی باشە ئەرێنیە پێشتر تەکەتولاتی تایفەگەری زۆر گەورە هەبوو بەڵام ئێستا سیرکە هاوپەیمانی هەیە ئێمە لە بەغدا هەیە تەحالوفی ئیسلاح و بینا هەیە جیاوازن لە تایبەتمەندێکی جیاوازی هەیە لەگەڵ ئەوان دیکە زۆربەی کەسایەتیەکان کە لە نێوان
خۆمانداوە باس لە هاوپەیمانەکە بکەین لە تەنانش لە کوردستانیش هاوپەیمانەکان جیاوازە لە کوردستاندا خەڵکی کوردستان و گەلی کوردستانیش تەنیا لە دروشمی نەتەوەی و نیشتمانی کۆ نەکراونەوە بەڵکو شتی دیکە هەیە کە ئەوانیان کۆ کردێتەوە ئەمڕۆ ڕۆژی دروشمەکان نییە ئەمڕۆ ڕۆژی ئامانجە گەورەکانە ئەگەر بێت و ئەم ئامانجە گەورانە نێتە کایەوە بەڕاستی لە چوارچەوەیەکی نیشتمانی لە چوارچەیەکی گەورە ناکرێت مامەڵ لەگەڵ بکرێت ئەگەر بێت و ڕێز لە پێکاتەکان نەگیرێت ڕێز لە نەتەوەکان و لە مەزەبەکان نەگیرێت بەڕاستی ئەمەش کێشت دروست دەکات ئەمڕۆ پێ دەبێت شوناسی زۆر گرنگ دیاری بکرێت هەندێک لایەن هەنا یەکدی تۆمەتبار دەکەن بە خیانەتکاری من تێڕامان دەکەم بۆ ئەو گۆڕانکاریانی کە لەسەر زەوی ڕوویداوە من پێم وایە گۆڕانکاری زۆر گەورە ڕوویانداوە و لە هەمان کاتیشدا تایفەگەری زۆر کەم بۆتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر زۆر بایەخی پێدەدرێت و ئاماژەکان بە کەمکردنەوەی ئەم تایفەگەریە زۆر زۆر دیار دەکرێت من نامەوێت درێژەی پێ بدەم بەپێی ئەو ناونیشانی کە دیاری کراوە ئەگەر دەتانەوە لێرە کۆتایی پێ بنیا خود درێژەی پێ بدەین لە ڕاستیدا ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی دەکرێت من پێم وایە شۆڕشی تند ئاژۆیی شۆڕشی بەناو ئاشتەوایی جیاوازێکی زۆری هەیە کاتێک کە چەندی وڵاتی گرتووەتەوە دەبینی کە دەوروبەر ماندوو بوون سڵیان کردوێتەوە ئەو بیرۆکارانەی کە داڕێژرابوون بۆ ئەوی کە بەرەو ئاقارێکی دیکەیان ببردرێت ئیدی قۆناغ بە دوای قۆناغ شکست دەهێنێت هەوڵ دەدرێت بۆ ئەوەی کە معادلەیەکی ئەرێنی سەر هەڵبدات و پەیوەندێکی بەهێز و تۆکمە دروست بکرێت هەردوو ئاراستەکان کاران ئەوەی لە سووریا دەگوزارێت ئەمە کاردانەوەکی زۆر مەترسیداری بۆ هەموو ناوچەکەدا سەری هەڵدا ئێستا دوو سەربازگە و دوو بلۆکی گەورە لە وڵاتەدا شەڕ دەکەن و لە هەمان کاتیشدا لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیشدا نەیانتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکەن پێویستمان بە پرۆژێکی سەقامگیری هەیە ئەوەی بەڕێز دکتۆر ئەیاد باسی لێ کرد لەبارەی کۆنگرەکەدا دەبێ قۆناغیریکە بکرێت بۆ ئەوی کە هاو بەشی بە بەرژۆندی تێدا ئەنجام بدرێت پرسێکی دیکەش هەیە ئەویش لە ڕێگەی ئۆپەراسیۆنی سەربازی و وڵاتەکان کۆتاییان پێبهێنرێت ئەمەش لە سەردەمەکانی پێشووتر ڕوویدا ڕژێمێکی دیکتاتۆری کۆتایی پێبهێنین و سیستەمێکی لا دەوڵەتی دروست بێت مصر نزیکی ئەوەی بوو کە تەواو تێک بشکێت لیبیا چووە نێو تاریکایەکی زۆر مەترسیدار و ڕووداوی زۆر سیر سەری هەڵدا پشەوێکی زۆر سەری هەڵدا شەڕی وڵاتان نەبوو بەڵام شەڕی ناو خۆی وڵاتەکان بوو هەزاران کێشە سەری هەڵدا گەورەترین برسیەتی سەری هەڵدا سیرکەن سەیری سۆماڵ بکەن هیچ ئاماژەیەکی دەوڵەت بوون نییە هەستیارێکی زۆر تایبەت هەیە من دەمەوێت لەم پرسەدا لەم بابەتەدا ئاماژە بۆ بکەم کە ئاماژەیەکی زۆر باش هەیە بە ئەوی کە حکوومەت بتوانێت کێشەکان چارەسەر بکات بەڵام دەیەوێت بە نەفەسێک کێشەکان چارەسەر بکات تەنانەت بۆ چارەسەرکردنی دەستوریش پێویستمان بۆیە هێمن بینەوە و نابێ بە هەڵچوون بە دەنگە دەنگ و هاژەهاژەوە بە مامەڵە لەگەیری بکەین پێویستمان بە هێمنی هەیە بۆ ئەوی کە ڕەفتاری باش لەگەڵ دەستور بکەین بۆ ئەوی مامەڵە لەگەڵ کێشەکان بکەین کە کلیلی چارەسەری زۆرە کێشەی ئابووریمان هەیە خراپی ئیدارەدانی پرسی ئابووریمان هەیە دید و بۆ سوونێکی تاوەکو ئێستا باش نەبووە لەبارەی چارەسەرکردنی کێشەکان عێراق زۆر دەوڵەماندا بەڵام پێویستی بە سیاسەتێک هەیە پێویستی بە یاسا هەیە پێویستی بە لایەن سیاسەکان هەیە بۆی کە کێشەکان چارەسەر بکەن بۆی هەموو لایەنێک بەشدار بێت لە پەرلەمان بەشدار بن بۆ ئەوی کە ئەو بۆشاییە لە ڕووی تەشریعیەوە کۆتایی پێ بهێنرێت من دەمەوێت دووپاتی بکەمەوە هەڵمەتی داعش دژ بە عێراق و
وای کرد کە بۆشاییەکی زۆر وە پشاوی ناتوانرێ ڕێگری لێ بکرێ وە کۆتایی بە زۆر لایەنی سیاسی دێنێ و لایەنی سیاسی دروست دەکات وە کۆمەڵگەیەکی نوێی دروست کرد ژینگەیەکی دیکەی دروست کرد و عێراق پێم وایە لایەندەدا باشتر دەبێ و دەخوازم ئەرێنی بێ بەلانی ئەرێنیدا بچێ. شکرا جەزیلەن لی ئەسێ.